بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سەرەتا پیرۆزبایی هاتنەوەی سەری ساڵی کۆچی لە تەواوی مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی دەکەین. هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ئیسلامیەکانی کوردستان بکەین ململانەیان جیاوازی. دەپرسین بزافە ئیسلامیەکان بە شێوەیەک لە شێوەکان بەسراونەتەوە بە مێژووی مسلمانانەوە. ئەو جیاوازیانەی لە نێوان مێژووی مسلماناندا هەبوو لە ڕووی فقهی و فکری و مەذهبیەوە تا چەند ئەمانە حاڵەتێکی سروشتی بووە. ئایا دەکرێت جیاوازیەکانی نێوان مسلمانان بگوازێتەوە بۆ جیاوازی سیاسی؟ ئیدارەدانی جیاوازە سیاسیەکان یاخود ململانەکان چۆن دەکرێت؟ ئایا ئیسلامیەکانی کوردستان زۆر جار هەوڵیان داوە بۆ ئەوەی یەکەڵوێستی سیاسی بنیاد بنێن لە مێژووی چەندین ساڵەی ڕابردووی خۆیانە، بەڵام نەیانتوانوێ بگەنە ئەنجامێک. بەدیلی ئەم نەگەیشتنە چییە؟ زۆر جا قسە لەسەر ناکۆکیەکان دەکرێت یاخود کاریگەری هێزە سیکۆلارەکانی کوردستان لە نێوان هێزە ئیسلامیەکاندا بە شێوەیەک لە شێوەکان دەبینرێت یان جیاوازیەکان زەق دەبنەوە. ئایا هۆکاری ئەم جیاوازیانە چییە؟ ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژووە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک بەکر حەمەستێق نووسەر و پارێزار، کاک یاسین حەسەن توێژەر لە فقهی سیاسی ئیسلامی بەخێربێن بۆ ستودیۆی بەرنامەی سۆراغی مێژوو. کاک بەکر مێژووی بزافی ئیسلامی گرێ بدەینەوە بە مێژووی مسلمانانەوە، ئەبینین کۆمەڵێک جیاوازی هەبوو و خیلاف هەبووە زۆر جار لە بواری فقه و مەذهب و فکریشە. ئایا تا چەند ئەمانە حاڵەتێکی سروشتی بوون لە ناو مێژووی مسلمانانە؟ بسم الله الرحمن الرحیم. سپاسی بەڕێستەکەم و بەخێرهاتنی جەنابی مام سیاسینیش ئەەکەم. خۆشحاڵم کە بەتایبەتی لەگەڵ جەنابی مام سیاسین لە دانیشی مناقەشەیە و مەسەلەیەکین لەگەڵ بەڕێستانە کە خاوەنی کۆمەڵێک شتی جوان و بابەتی جوانی لەم بەرنامەیە بەتایبەتی لە ڕاستیان مۆزوعی جیاوازی دیاردێکی کەونیە لە پێشەکە دیاردێکی مرۆڤی بێ دیاردێکی کەونی لە ڕاستێک کەون گردوون هەمووی پرتی لە جیاوازی، پرتی لە چەشمەندازی جیاواز و جۆرا و جۆر و یعنی هەمووی مەخلوقی خۆیە، بەڵام خۆی گەورە و متعال لێکی لە جوانەکانی ئەوەیە کە ئەم مەخلوقی بەهوو ئەو جیاوازی و دروست کردووە بە نەزمێکی گردوونی گەورە پێکەوە گریاوە. مرۆڤەکانیش بە هەمان شێوە جیاوازن لەگەڵ یەکترا. لە کاتێکدا کە کاریزمایەکی پێغمبەرێک هەیە سەڵات و سەلامی خوای لەسەر بە دەتوانێت هەموو جیاوازیەکان بێکۆ بکاتەوە لەسەر یەک حاڵەتە، ئەو پێغمبەرە خۆ هەموو ئەمری لەگەڵ ناو ئومەتەکەی نامێنێت. پێغمبەران هەمویان وفاتیان کردەوە و هەمویان نەماون. دوای ئەوان سروشتیەکە لە ئەو چەمکەی کە پێغمبەر هێناوەتی صلی الله علیه وسلم، چه قورئانی پیرۆز بێت چه فەرموودە پیرۆزەکانی بێ، سروشتیە لە تێگەیشتنی ئەم دەخانەیە جیاوازی دروست ببێ. لەبەر لەبین هاوڵەکانە جیاوازی هەبووە، لەبینی تابعینە جیاوازی هەبووە لەسەر شتەکان، لەبین طبعا باس لە ئەو تەفاسیلانە ئەەکەم کە جیاوازی هەڵدەگرێ. بەمانای ئەوە لە فکری سیاسی چێکە لەو شتانەی کە جیاوازی هەڵدەگرێ، مەسائیلە تەفسیلی و فقهی و کۆمەڵایەتیەکان جیاوازی هەڵدەگرن، مەسائلە ڕوانین بۆ شتە تازەکاریەکان و نوێکاری تازەکان جیاوازی هەڵدەگرن. بۆیە سروشتیە کە مرۆڤەکان لەبینی خۆیاندا و کۆمەلگای ئیسلامیش لە تاریخەوە هەتاوەکو ئێستاکە جیاوازی گەورەی تێدا بووە. ئیمامەکان لەبینی خۆیان دەکە ئیجتیهادەتیان کردو و پەنایان بردو بۆ کۆمەڵێک ئوسوڵ و زەوابیتی خۆیان لە ئیستینباتی شەرعیە جیاوازی گەورەیان هەبوو. بەڵام ئەوەی کە زۆر جێگەی ئەسەفە و جێگەی ناخۆشی ئەوەیە کە دیاردەیەک لە قۆناغێکی لە مەقتەعێکی مێژووی ئیسلامیە ڕوویەوە کە پێوترێت تەشەدودی فقهی، تەشەدودی مەذهبی. ئەو تەشەدودە بووەتە هۆی ئەوەی کەوا لە فکرات توندڕەوی دروست بێت، لە فقه توندڕەوی دروست بێت، لە داڕشتنی تازە توندڕەوی دروست بێت، بابی ئیجتیهاد دابخرێ بۆی کاو توندڕەوی سەر نەکێشێ بۆ شتی خراپ. دەبینی مەسەلەن بۆ نمونە سەرەتای کتێبی ڕیسالەی ئیمامی شافعی خوێنیتەوە کە باز لە ژیننامەکەیەکە زۆر دڵت ئەگوشتێ و هەستەکەی زۆر خەمباری کە پیاوێکی گەورەوەکو ئیمامی شافعی قوتابێکی ئیمامی مالک بەدار لێیاوە هەتا ئەو ڕۆژە بۆ سبێنە وفاتی کردووە. کە ئەمە دیاردەیەک ئەگەر ئیمامی مالک خۆی لە حیاتا وایە ئەو دیاردەی بیناتێر خەفەتی خوارەوەکو من تۆ بێتاقەتە و لەسەر شتێک لەسەر جیاوازیەک لەسەر بیر و بۆچوونێک کە ئیمامێکی پایەبەرز و پایداری وەکو ئیمامی شافعی کە قوتابی مالکە پشتی وای لە بەسەر بە قوتابێکی ئەویش ئەو کاری لەگەڵا بکە. ئەمە تەنها بۆ چوونێک بووە، لەوانە مناقەشەی ئاسایی بوو. ئیمامی شافعی پیاوێکی نەرم بوو لە مناقەشە، دروستە حوجەی هەبوو شتی هەبوو کۆمەڵێک ئەفکار و بۆچوونی خۆی هەیە، بەڵام یعنی بانگەشەی توندڕەوی ئەو شتانەی نەکردو. بۆیە دەبینی لە قۆناغێکە ئەو ئەبێتە قوربانیەکی لەوان. ئیمام ئەبو حەنیفە خۆی قوربانیەکێکە لەو حاڵەتە مەذهبیانە. ڕافیزەکان هاتوون لە سەری خەواریج هاتوونە سەری چی هاتوونە سەری بەڕای تۆ کاک بەکر بە بڕای تۆ یعنی تەجاوزکردنی جیاوازیەکان بۆ توندوتیژی گەشتنە بە بنبەست واتە نەتوانی دۆزینەوەی زمانێکی لۆژیکیە بۆی نەگاتە ئاسی توندوتیژی. زۆر جاریش لە مێژووی ئیسلامیە بینیومانە لەسەر جیاوازیەکان تاریخی ئیسلامی خوێنیتەوە گەشتوتە سەر ئاسی سوورکردنی شمشێرەکان. من پێم وایە دیاردەی توندڕەوی پێش کە دیاردێکی عەقلی بە دیاردێکی نفسیە لە ڕاستیە. من پێم وایە کە ئەوانەی کە پەنا بەرە بنە توندڕەوی لە ڕووی دەرونیەوە پێشتر ئامادە ئەکرێن، یان ئەچنە ناو کایەکی فکری، کایەکی فقهی، کایەکی کۆمەڵایەتی داخرا و لە ڕووی نفسیەوە پڕ ئەکرێن لەو حاڵەتانە. لەوانەیە تەقینەوەی ئەو کەسی کە پڕ ئەکرێت لەم جۆرە خەناعەتە لەم جۆرە وەچوونە تەوقیتەکەی لای تۆ نەبێ، بەڵام کە تۆ پڕی ئەکەی لە زەمانێکە ئەتەقێتەوە کۆمەڵی زیانی گەورە ئەگەیەنێ وەکو حاڵەتە توندڕەویانەی کە لە تاریخا ڕوویان ناوە. بۆیە من ئەزانم ئەم حاڵەتە دەرونیە کاتێک کە فکری
یەکێتەوە پێچریە کاتێکە کە سیاسەتی لەگەڵ تێکەڵە بێ دیاردەیەک قسەیەک هەیە مامۆستا جەمال عەبدوڵی قوڕاوی بوونی شتەکان شتە ئەو مەفهومە جوانانە قوڕاویە بن کە قوڕاوی بوو بۆ خۆی بە شێوازێک لە شێوازەکان هەموو کەس لە کەدار و عیبدارەکە بۆی وازانم ئەم دیاردەیە دەبێت لە ڕووی دەرونی پێش ئەوی کە لە فکر و عیلاجیکەین دەبێت لە ڕووی دەرونیەوە نهێڵین ئەو دیاردە دروست بێ ئەو حاڵەتی تونندڕەویە پەنگ بخاتۆ لە ناو ئینسانەکان کە یاسین ئێوە و توێژەر بە بڕای ئێوە ینی تەجاوزکردنی ئەو جیاوازیانە واتە لە جیاوازی فکری بێ فقهی بێ مەزەبی ئەوەی لە ناو تاریخی ئیسلامیە ناو توراسی ئیسلامیە هەبووە یعنی حاڵەتێکی طبیعیە سەر بکێشێ بۆ تونند و تیژی وە زۆر جار بەریەکەوتن و وەکۆڵە لێدانی فیزیکی. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابتان و خۆشحاڵی زۆرم بۆ ئامادەبوونی برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا ئەبوبەکر حەمەد سدیق. لە ڕاستیە خلاف یاخود جیاوازی دەستکەوت نییە بەڵکو مافە یەکێ لە دیاردە هەرە جوانەکانی گردون و مرۆڤ و ژیان بریتە لە جیاوازی و بریتە لە تەعەدود و فرەیی. ئەگەر بڕوانین بۆ قورئانی پیرۆز خۆی پەروەردگار لە قورئانە لە چەندین شوێنە ئاماژە بەم ڕاستیاکە ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم. جیاوازی زمان ڕەنگ شێواز بیئە شوێن جێگا چۆنەتی بیرکردنەوە هەر هەمووەکەی ئەمەیەکێکە لە نیشانەکانی خۆی پەروەردگار. ئای خۆی پەروەردگارش ئەوەیە ما یقەڕیبوکە إلی الله هەر شتێک لە خۆی پەروەردگار نزیکت بکاتەوە ئەوە چییە؟ ئەوە ئاەتی خۆی پەروەردگارە کەواتە مقدسە بۆیە جیاوازی ئەبێ وەک شتێکی مقدس و پیرۆز مامەڵی لەگەڵا بکەین بەڵام بە هەلو بە شەرت و مەرجی خۆی. خۆی پەروەردگار لە قورئانە فەرمێ ئین سعیەکم لەشەتە ئین سعیەکم لەشەتە. ئێمە سعی و کۆششمان جیاوازە هەر یەک بە جۆرێک هەر یەک بە ئاراستەیە کۆش دەکەین. هەر لە قورئانە خۆی پەروەردگار باسیێمان بۆ کات درەختەکان کاتێکە یەک ئاوە خۆنەوە بەڵام ئوکولەکەی واتە بەرهەمەکەی خواردنەکەی جیاوازە لە کاتێکە لە بیئەیەک و لە ژینگەیەکشان. ئێمە ئەگەر بڕوانین بۆ ڕابردووی خۆمان بۆ جیلی سەحابە خۆیان ڕازی بێ تابعین بە هەمان شێوە مامۆستای بەڕێز ئاماژە پێ کرد خلاف و ناکۆکی بووە. جیاوازی بۆ لە سیاسەتە لە فکرە لە هەموو لە فقە مامەڵەیەکی زۆر جوان و دروست و ڕێکوپێکشیان لەگەڵ یەکتریا کردووە. کەسێکی وەکو ئیبن عەباس لەگەڵ زەیدی کوڕی ثابت خلافیان هەیە لە مەسئلەی میراثی جەد کاتێکە لەگەڵ برایە کۆ ببنەوە یەکێ لایەکیان ئەڵێ حەج بێکا لایەکیان ئەڵێ حەجبی ناکە ئەمە ناکۆکی و خلافەکەشیان توندە. بەڵام کاتێکە زەیدی کوڕی ثابت دایکێمرێ کە ئەڕواس و وڵاخەکەی بێ بۆی بڕوا بۆ سەرگۆڕستان عەبدوڵای کوڕی عەباس ئەچێ ڕەشوەی وڵاخەکەی ئەگرێ بە زۆر و ڕایەکێشێ لە کاتێکە خلافشان هەیە لە هاکەذا ئومیرنا ئەن نەصنع بعولەمائنا. ئەوە فەرمامە پێکراوە کە ئێمە لەگەڵ زاناکانمانە لەگەڵ داناکانمانە مامەڵە بکەین. لە ڕابردووە خلاف مامەڵەیەکی ئیجابیانی لەگەڵا کراوە بە زۆر بەداخەوە وردە ئینسانەکان دەرەنجامی خاڵی بوون دەرەنجامی بۆشبوونی ناخ جۆرێک تەعەسسوبیان بۆ دروست بوو. من پێم وایە تەعەسسوب خیانەتە. پێم وایە تەعەسسوب خیانەتە بۆ ڕوانینە بە یەک ئاراستە. یاسین ئەو تەعەسسوبە ئەوەیە کە کاک بەکر باسی کرد باسی حاڵەتی بۆ سایکۆلۆژی و دەرونی ئینسانەکانی کرد کە تێکەڵە بێ بەوە. من پێم وایە تەعەسسوب خیانەتە. تەعەسسوب ڕوانینە بۆ گۆشەنیگایەک لە یەک زاویەوە بڕوانی بۆ هەر شتێک زەوایای تر ئینسان ئیهمالی بکە کە ئەمە خۆی بۆ خێ ئەبێ بە جۆرێ لە خیانەتە لە زانست لە زانیاری لە معریفە لە ئاین و لە خودی ئینسانەکان خۆی و لە کۆمەڵگەکەش. ئیمامی غەزالی قسەیەکی جوانی هەیە فەرمێ من اشتغل بنفسه شغل عن الناس. کەسێ بە خۆیەوە سەرقاڵ بێ نایپەرجێتە سەر خەڵکی. کەسێ بە خۆیەوە سەرقاڵ بێ نایپەرجێتە سەر خەڵکی. خەڵکێک کەزیە زۆر تەدەخولەکە خەڵکمان هەیە سە زۆر بەداخەوەی کە خلافەکە تون دەکاتەوە وەکو زانایان و توانێکی وەکو ئیبن قەیم بەڕەحمە بێ ئەفەرمێ ئیذا سەکەتە من لا يعلم سقط الخلاف. هەر کەسێک کە نازانێت ئەگەر بێدەنگ بێ ئیتە خلاف و ناکۆکیەکە نامێنێ. لە نێوان زانایانە ئەدەب بووە لە نێوان زانایانە ڕێز و احترام و تەبعی بۆ لەگەڵ یەکتریا بەڵام بەداخەوە وردە ئاستە ڕۆشنبیری و معریفەکە نزم بۆتەوە کەسێک بۆ ئەوەی کەوا بۆشایی ناو ناخی خۆی ئاسە معریفەکەی بشارێتەوە ئەو کەلینەکە تایەتی بە پەنهانی بێڵێتەوە یە هێرشەکاتە سەر خەڵکی و جان بە خلافیەکان بەڕای تویترەوە گەیشتە ببن بەست من ئەوەی کە ئەو لۆژیکە پێوتێت لۆژیکی ئیدارەدانی جیاوازیەکان
نامێنێت ئەوانەی کە ئەهلی معریفەن، ئەوانەی کە لە ئاستێکی بەرزی زانستیان، ئەوانەی کە لێکۆڵیارن، ئەوانەی لە ئاستی ئیجتیهادان خوێندەرن بە معنای کەلیمە ناگەنە بنبەست و هێرشی ناڕەواژ ناکەنە سەر یەکتی. مێژووی ئیسلامیمان زۆر بەداخەوە پڕە لای یەکتر شکاندن. کەم زانا هەیە لەو خلاف و ناکۆکیە تەکفیر نەکرابێ، تەبلیغ نەکرابێ، تەفسیق نەکرابێ. ئیمامی بوخاری سەلامت نەبووە، عیزی کوڕی عەبدولسەلام سەلامت نەبووە، ئیبن تەیمیە سەلامت نەبووە، ئیمامی غەزالی سەلامت نەبووە، هیچ کەسێ بە سەلامەتی دەرنەچووە. بۆ چونکە ئاستی معریفی ئەو خەڵکە لاواز بووە. خەڵکانێک کە توانای معریفیان نەبووە هاتوونەتە ناو کایەکە و ناو بابەتەکە و کێشەکان قوڵتە کردوێتەوە لەگەڵ زانایانە. سپاس کاک یاسین. کاک بەکرد بە بڕای تۆ ئەو جیاوازیانەی کە ئێوە وەکو حاڵەتێکی ئاسایی ناو هەم لە ڕووی سایکۆلۆژی و حاڵەتی ئینسان و هەم لە ڕووی ئەو بنیەی سروشتی ئینسانەوە کە خوای گەورە ئینسانی دروست کردووە بە جیاوازیەوە، ئەکری یعنی ئەم حاڵەتانە تەجاوز بکرێت تەنانە بۆ جیاوازی سیاسیش و لە جیاوازی سیاسیەکە زۆر جار ئەپەڕێتەوە بۆ تەخوینکردن و بۆ ناشرینکردن و بریندارکردنی یەکتر. خۆی ئەمەکە ئەم ئەزمونانەی لە ناو تاریخی ئیسلامیە هەبووە بۆ تا ئێستا. ینی خۆی ینی ئەگەر خەڵک چاو لەو خلقەتە بکە کە خۆی گەورە لە گەردوونە دروستی کردووە، مامۆستا یاسینی جەنابی شارەتی پیا بە مۆزوعەکە و بیتە سەر ئەو شتانی کە مرۆڤ تەعاملی پێکە، چ کایەکە فکر بێ، چ مامەڵێکی ڕۆژانە بێت، چ ئاڵوێرێکی ئەوە بێت، چ خوێندنەوەی کتێبێ بێت، چ مامەڵەکردن بێت لەسەر هەر چەمشێکی معریفی یاخود سەقافی یا شتی گشتی، تەنها ئەو شتە سادانەی کە خەڵک لە ڕۆژانەیە ئەو شتانی کە پێ دەدابوو نەریت. ئەمانە هەمووی ئەگەر تۆوەکو دیاردەگەردوونیەکە سێریکی سروشتێکە تۆ جیاوازی لە ئینسانی قبوڵکەی. بۆ نمونە من پیاوێکم مەسەرەن لە ناو عایلێکی موسڵمانە گەورە بووم، سروشتێکە موسڵمان بم. کەسێکی دیکە لە عایلێکی ئێزیدیا گەورە بێ و ئێزیدی دەرەچێت، کەسێکە لە عایلێکی مەسیحیا گەورە مەسیحی دەرەچێت. ئەمە وەکو دین وەکو مەزاهیبیش بە هەمان شێوە دروستە. وەکو سیاسەتیش تۆ ناکرێ ئەو فکرەی کە تۆ هەتە ئەو ڕویایی کە تۆ هەتە بۆ حەلکردنی کێشەیەکی سیاسی فەرزێکی بەسەر هەموو خەڵکان لە دنیا وا نەبووە. لە هەموو وڵاتێکە زیاتر لە حیزبێک هەیە، لە هەموو وڵاتێکە زیاتر لە مەزهەب و بۆچوونێک هەیە، لە هەموو وڵاتێکە زیاتر لە تێڕوانینێک هەیە. با حیزبیش نەبێ بەڵام زیاتر لە تێڕوانینێک بۆ شتەکان هەیە. هەر یەک قەزەی سیاسی لە سەد لاوە سەیرەکرێ. تۆ سێری هەر بینایەک لە دنیا بکەی لە یەک گۆشەی گاو ناتوانانی وێنەی هەموو شتەکە بکێشی ئیلا بێ لە هەر چوار لاوە سەیریکەی. بۆیە من وا دەزانم ئێمە هەموو فۆرمە سیاسیەکانی ئێمە وەکو پەیکەری بینایەک وایە تۆ بتوانیت لە هەر چوار لاوە تەسویرێکی بۆی بتوانانی وێنەیەکی متەکامیل دەستکەوێ. هەرگیز ناکرێت ئینسان بە تەسەوورێکی خۆی بۆ مۆزوعێکی سیاسی یاخود بە مۆزوعێکی سەقافی وێنەیەکی متەکامیل با بەدەستەوە کە لە دەرەوەی ئەوەی وێنەیەکی دیکە نەبێ. بۆیە وا ئەزانم ئەم حاڵەتە دەرونیات پێویستە لە پێشە لای ئەو کەسە سیاسیە هەبێت کە ئەو فۆرمە سیاسی دروستەکات یاخود ئەو نەزەری سیاسی هێنێتە پێشەوە. ناکرێت حیزبێکی سیاسی بەنگەشە بۆ کە بڵێ من تەنها هێزێکی سیاسیم کە ڕوئیاکی سیاسیم بۆ شتەکان هەیە، تەنها من کوردایەتیەکەم، تەنها من ئیسلامەتیەکەم، تەنها من ڕاستم، تەنها من سپیم، ئەوی ترێمی ڕژە. ئەمە حاڵەتە سیاسی و جیاوازە سیاسیەکەش هەر حاڵەتێکی طبیعیە. خۆی ئەوە زۆر سروشتێ بە فعلی سروشتێک کە زیاتر لە حیزبێکی ئیسلامی تۆزیکی ئیسلامی هەبێ، زۆر سروشتێ زیاتر لە حیزبێکی علمانی هەبێ، زۆر سروشتێ زیاتر لە مەذهبێک لەناو ئاینێکە هەبێ، زۆر سروشتێک کە کۆمەڵێک شت ڕووبا لەناو تاریخ ئەمانە هەمووی ئەفکار و بۆچوونی ئینسانەکان بەدەر کە من بەڕاستی بزانێ بەڕاستی نەزانم. دروستە ئەوە بای بەجێ بێڵە بۆ خۆی گەورە تۆ حکمی ئەو حاڵەتە بەسەر ئەوامەیە. من وا دەزانم مشکلێکی گەورە هەیە لە جاتێوی کەوا مرۆڤ خۆی تەسلیم بە ئەفکار و بۆچوونەکانی خۆی بێت، تەسلیم بە کۆمەڵێک بۆچوون ئەبێت کە لە قۆناغێکی مێژوویە زەرری بە قۆناغەکەی خۆی گەیاندووە. تۆ دانیشەوە جاریش کە ئینتاجێکی تۆ لە قۆناغێکی دیکەیە خۆی لە ئەسڵا لە بنەڕەتە ئەوە زەرریەوە لە قۆناغەکەی خۆیدا. ئێستادا ئەنجی ئینتاجێکی تۆ جارێکی دیکە زەرەرەیە. دیاردەی داعش بوون مەسەلەن بۆ نمونە سپی خوێندنەوەی خۆت و ڕەشخوێنەوەی هەموو کەسانێکی دیکە و چەکیشی بەدەستەوە ئیمکانەتێکی تەسلیحی گەورە بەدەستەوە دەتوانی هەموو کەس پاکتاوکەی ئەم حاڵەتی لە دروستە. من وا دەزانم عەقڵی داعشی عەقلێکە لەناو تاچی هەموو کەسێکی متعەسیبا هەیە. بەڵام ئەو دەرفەتی بۆ ناڕەخسێک ئەو خوێنە بڕژێ. ئەو کەسە باوە هەیە لە ناو تاریخ و حەزارەتی ئیسلامیە کاڵێ یەکێک لە دیاردە گەورەکانی ناو شارستانی ئیسلامیە ئەوەیە کە پلورالیتیە وا فرەیتیایە فقه فکرە مەزهبە هەم جیاوازیانە جای تەفسیر بۆ ئاەتەکانی قورئان کۆمەڵێک هەموو تەفسیرە جیاوازە چییە لە دوای پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێ بۆ ئاەتەکانی قورئان کراوە هەندێکیان زاویە و بینیەکی تر هەبووە بۆیان کەواتە کە ئەم جیاوازیانە هەیە ئەکرێ یعنی ئەمەش تەوزیف بکەین بۆ لای جیاوازە سیاسیەکەش ئەمەش دیسانەوە نیشانەی گەورەی ئیسلام و تاریخ و مێژووی مسلمانانە. خۆی ئەو قسێکی گرنگە بەڵام من لە سەرەتا ئیشارەتم بۆ حاڵەتە دەرونیەکە یا کە ئەم مەسەلەیەکی گرنگە ئامادەکاری بۆ بکرێ. حیزبێکی گەلیشەکانی پێویستە لەو ڕۆوە ئیش لەسەر ئەو بکات کە ئەم لە ڕووی دەرونی ئەم حاڵەتە خەڵکی خۆی ئامادەکا بۆیکەوە ئەوە قبوڵکە لە تەرەفەکەی بەرامبەر چ لە هەڵوێستەکانیەتی چ لە فکریاتی چ لە تەرح و بۆچوونەکانیەتی نەکەوێتە سەر بابی ئەوەی کەوا کەسێک کە لەو ناچێت تەکفیری کات ڕەشی کاتەوە یان بیخاتە خانێکی دیکە. ئەمە خاڵێکی دیکەشان ئەبێ ئەم مۆزوعە بە موارەسەی بەردەوام بێتە کەلتور بێتە شتێکی ڕۆژانە خەڵک پێی عیبێ بەم شێوازە بیرکاتەوە. لە هەندێک وڵاتە هەیە تۆ کە بە حیزبێکی سیاسی لە حیزبێکی دواکەوت و خەڵک گاڵتت پێکە. لە هەندێک وڵاتە پرسیاری شخصی لە کەسێک بکەی
وەکو تاوان حسابی بۆکەن تۆ نابێت پرسیاری شخصی پێی بڵێ تەمەنە چەنە یاخود ژنت هێناوە شوت کردو ئەم پرسیاری شخصی نابێت بکەن چونکە کەلتورە لە وڵاتەیە من وا دەزانم ئەبێ ئەم مەسائلانی کە پێیان دەوترێت تعدودیت یان فرەی سیاسی یان فرەی فکری فرەی ئاینی لە کۆمەلگای ئێمە دەبێت بێتە کەلتور ئەبێ حیزبەکان و ئۆرگانە سەقافیە گرنگەکان ئۆرگانە ئاینیەکان ئۆرگانە مەسەبیەکان دەسەڵات و نظامی پەروەردەی وڵاتی ئێمە هەمووی لەسەر ئەم بەشە بکە هەمومان ئەبێ بەشدار بین تیا ئێم بەشەکەی خۆمان وەکو ئیسلامیەکان دەبێت کار لەسەر ئەم مەسەلەی زۆر بکەین چونکە ئیشەکەی ئێمە زۆر حساسە ئیشەکەی ئێمە ڕەبتە بە دین و بە مەسائل حساسەکانی دینەوە دەبێت زۆر کاری گرنگ و قوڵ لەسەر مەسەلەیە بکەین بەڵێ کاک یاسین هێزە ئیسلامیەکان لە کوردستان کاتێک کە دروست بوون هەمووی لەسەر کۆمەڵە بنەما و پرەنسیپ و مەبدە و ڕێسای جیاواز دروست بوون ئەم هێزانە بە کۆمەڵی ئامانجی جیاواز دروست بوون بە بڕوای تۆ یعنی ئەو کەلتوری کاک بەکر هێمای بۆ کاڵێ ئەبێ فرەیی پێکەوە ژیان تەعەدودیت ببێ بە کەلتور لای ئەم هێزانە یعنی لە ماوەی زیاد لە 25 ساڵیا چارەکە سەدەیەک وە بەر لەوەش بەدەیان ساڵ ئەم هێزانە دروست بوون توانراوە ئەم جیاوازیانە ئیدارە بدرێەوە بکرێ بە کەلتور تاوەکو هەمووان لە قاڵبی خوا یەکتری بخوێنەوە توانم بڵێم نە بەداخەوە هەتا ئێستا نەکرا بە کەلتور مامەڵەکردن لەگەڵ فرەیە لەگەڵ جیاوازیەکانە بەداخەوە لە دوای ڕاپەڕین سراع و ململانەیەکی توندی فکری هەبوو لە هەرێمی کوردستانە لە نێوان چەپ لە نێوان ئیسلامیەکان لە نێوان ئیسلامیەکان لەگەڵ چەپەکان ئەم لەگەڵ ئەو یعنی فرەیەکی زۆر هەبوو بە جۆرێکە لە بەدەرکی سەرا لە ساری سلێمانی نامیلکە و جۆرا و جۆر هەبوو ئیتری ئەم لەویە ئەو لەوەیە زۆر سەقەت بوو بە سەقەتیش ئیداریەکرا دوجار وردە خەڵکی گەشەی کرد ئەتوانم بڵێم ئێمە جۆرێک لە گەشەمان کردووە وەک ئاستی حیزبی وە خوێندنەوەی بەرامبەر لە نێوان ئیسلامیەکان و غەیرە ئیسلامیەکان تا ئەندازەیەک ئەتوانم بڵێم قۆناغی زۆر باشمان بڕیوە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ یەکتری هەڵسوکەوت لەگەڵ یەکتری هاریکاری و تەعاونکردن لەگەڵ یەکتری گەشتنەتە ئەو ئاستەیە لە ڕابردووە تەکفیر هەبوو لە ڕابردووە مامەڵە نەکردن لەگەڵ یەکتریا هەبوو جۆرێک لە ئایبێتیا بوو ئیسلامی و غەیرە ئیسلامی ئەگەر مامەڵە لەگەڵ یەکا گەشتنەوە قۆناغێکە ئێمە یەکلیستیمان هەبێ و ئێستاش ڕەنگە قۆناغەکە بەرەو پێشتر بڕوە ئێستا گەشتنەتە ئەو ئاستێک ئێمە بوونەوە هاوکاری یەکتریەکەین کەسێک کەوتۆتە ناو حوزێکەوە خەریکە ئەخەنکێ کەسێکی ئەلمانی باڵەکەم لی ناپرسم ئایا تۆ دینە هەیە دینە نییە مسلمانی نامسلمانی چییە ئامانجی من دەرهێنانی ئەو کەسێک کەوتۆتە ناو حوزەکەوە لەمەوە ئیسلامی لەگەڵ غەیرە ئیسلامی ئەتوانم بڵێم بەڵێ هەندێک قۆناغ تەجاوزمان کردووە فرەیمان بە ئەندازەیە قوبوڵ کردووە لە یەکتری بەس ئیسلامیەکان ناو خۆمانە نە هەتا ئێستا قۆناغی زۆرمان ماوە بیبڕین تەئسیلی ئەو ثەقافە و ڕۆشنبیریە کە لە پووری ئیسلامی صحیح بۆ ئێمەی بەجێ هێشتووە دقەکانی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاراستەیەکات و ئاماژەی پێکا هەتا ئێستا بەرجەستەمان نەکردو لە نێوان خۆمانە ئەگەر بە پێچەوانەوە ببوورە بڵم ئەگەر بە پێچەوانەوەی ئەوەی جەناب تێڵێ پێ دوانیە جیاوازیەکانیش هەر بۆ خۆی کە تەئسیل نەکراوە لەو جیاوازیانەوە کە لەناو فەرهەنگی ئیسلامی ئەگەشتوتە ئێمە سەرچاوی گرتووە ینی مامەڵە نەکردنێکی دروست لەگەڵ جیاوازەکانە ئەمە بەستمەوەی ئەو جیاوازیش ئایا هەرسە هەمان سەرچاوەکەی هەروەکو تۆ چۆنەڵی تەئسیلی جیاوازیەکانوان نەکرەوە ئەو جیاوازی لە ڕابردووە زۆر گیلەی لەکەن لە ناو مێژووی ئیسلامیە بۆ نمونە کاک بەکر لە سەرەتاوە نمونەی ئیمامی شافعی و قوتابیەکەی یاناوە پێ دووە یعنی ئەو توراسەیە ئەوە لەناو کەلەپور و فەرەنگی ئیسلامی و دیسان ئەم جیاوازیە سەرچاوی گرۆ یاخود دیسانەوەی بڕینەوە سەر ئەو حاڵەتی خۆتان هەردووکتان باسی حاڵەتە سایکۆلۆژی و دەرونی و کەلتوریەکەکەن ئێمە سەرچاوە سەرەکیەکان ئاماژەی حاڵەتێکی دروستمان بۆکەن لەگەڵ جیاوازیە لە قۆناغە مێژوویەکانە ڕاستە مامەڵەی نادروست بووە ئیمامی ئالوسی لە بەغا چوونە سەر ماڵەکەی و هەروەها شافعی و حەنەفی خلافیان بووە بە جۆرێک کە ژنیان نەداوە بە یەکتری شیعە و سوننە ئەمەندە لە یەکیان کوشتە لە بەغا خوێن هەستاوە و ململانەی سەخت بووە لە میسر دەوڵەتی فاتیمی بووە لە جەنگا بووە حەشاشین بووە دەوڵەتی موحیدین بووە تاریخی ئیسلامی پڕە لە ناکۆکیەکان و لە بەریەکەوتنەکان بەڵام چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ خلافە ئێستێمە لە کاتێکە قورئان و سنەتی پێغەمبەرمانی صلی الله علیه و سلم بۆ بچین بۆ خۆناغێکی بۆ بچین بۆ مێژوو بۆی نەفشی ئەم جیاوازیانەی هەر ئەو جیاوازیانە یەخود ئەمان جیاوازی لاوەکین و سەرچاوەی گرتووە بەڵام ئەتوانم بڵێم ئێستا جیاوازیەکان کە هەمانە ئێمە ئەم جیاوازانێکی ئێستا هەمانە زیاتر سیاسیە نەک فیکری زیاتر سیاسیە نەک فقهی ئەگەر بەرگی فقهیشی بەبەرا بکرێ خلافەکان هەتا ئێستا زیاتر سیاسیە لە نێوان ئەحزابی ئیسلامیە بەتایبەتی کاک بەکر بە بڕوای تۆ هەرچەند پێشتریش ئەندازەیە بە تایپێکی ترم پرسیارم لە تۆ کرد ئەو سیاسیەش هەر حاڵەتێکی ئاساییە وەکو ئەوەی کە ئەندازەیە کاک یاسین نیگەرانە لەو جیاوازیە سیاسیانە
کە لە ناو مێژووی تقریبا 20 ساڵ زیاتری ئێمە شاهتا ئێستا هاتووە بەردەوامە جیاوازی سیاسی جیاوازی تێ لەگەڵ جیاوازی فکریە لەگەڵ جیاوازی فقیە لەگەڵ جیاوازی تەرزە کۆمەڵایەتەکان لەگەڵ جیاوازی تەبقات و کۆمەڵشتی دیکاکە هەیە ئەنی حاڵەتێکی ئینسانی ئەویش هەر بەرەنجامیی و دەراویشتێکی ئینسانی لە هەمان کاتە لەبەرەوە سروشتێک یاسین وجە نظرێکی لەسەر مۆزوعی سیاسی هەیە پێی وایە معالەجەکەی بەم شێوازە کرێت من پێم وایە ئاراسێکی دیکە کرد دوشمن لە دوو حیزبی ئیسلامیان و کێشەیەک نییە خۆی ئەمان طبیعیە بەس ئەوەی کە طبیعی نییە کە یاسین من بە کافر بزانم بۆ فاسق بزانم ئەمە کە ڕەبتکردنی مەسائلە ئینسانیەکان بە قەزایی دینیەوە ئێستاش دیاردێکی سیر هەیە عەرزی بەڕێزت بکەم هەندێک دیاردە هەیە ڕوئات ئەو ڕەشەبای لە ئەمریکا ڕوئات بەجارێ دنیای عالم هاتون سەر خەدیکە دوعا خوێنەوەی چێشتە خوێنەوەی وەڵام هەموو غەزەبی خوایە لە وڵاتە حەساوە تۆ ئەم دیاردەگەڕونیە بۆ ڕەبتەکەی بەم مۆزوعەوە کە ئەمریکا لەوەتی هەیە عساری هەیە لەوەتی هەیە ڕەشەبای هەیە لەسەر ڕەشەبا دروست بە وڵاتە ئەو عەرزە ئێستا قیادی هەموو عالمیشەکە ئەم مەفهومە جوانە بۆچی ئەخیتە ناو کایەیە کە ئەویش ناشرینەکەی ئەم مەفهوم ئاینەکەش بچووکەی تۆ لە هەمان کاتە موضوع کاتێکیش کە مۆزوعێکی سیاسیمان هەیە من و کاک یاسین لەسەر مۆزوعێکی سیاسی دیاریکراوە لەسەر قەزەی ڕیفراندوم جیاوازیمان هەیە ئەمە جیاوازیکە کەسمان کەفەرمان نەکردو کاکە و نظرێکی سیاسی تۆ لە مەرحلەیەکەی لە مەرحلەیەکی دیکەی لەوانە وەکو یەک بیرکەینەوە لە مەرحلەیەکی دیکەی لەوانە زۆر لەیەکتر بەس بۆ ئەمە ئەبێتە مۆزوعی دینی بە بڕوای تۆ ئەوەی کە لە بۆچوونەکانی تۆ خوێنرێتەوە لە چەند ساڵی ڕابردووی ئیسلامەکانی کوردستانە بوو بێت ئەمە پرۆژێکی گشتگیر بۆ پرسی ئیسلامی و پرسی نەتەوەی کورد دروستەکە ئەم جیاوازیانە ئەبێتە هێما یا خاڵێکی بەهێز بۆیان بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو کاک بەکربەر لە ناوبڕەکە و پرسیارم کرد یعنی ئەم جیاوازیانەی کە لەوچێت نای تۆ بە حاڵەتی پۆزیتیڤی بینیت بەڵام بەداخەوە زۆرجار یعنی یەکلایەنە نیە لە هەردوو لاوە بە حاڵەتێکی نێگەتیڤ یا زۆرجار ڕەشبینیش دروستەکات یعنی ئایا ئەمە خزمە بە پرۆژەی کاری ئیسلامی و تەنانە نەتەوەی کوردی شەکا لە کوردستانە لە بەتاکید خزمەتی ناکات ینی جیاوازی هەرگیز مانع نەبوو لە پێشکەوتنی هیچ میلەتێک لە دنیاە میلەتانی دنیا ئێستاێکی بەشێک لە شانازیەکانن وەکو مامۆستا یاسینیشی شارتی پێە بەشێک لە شانازیەکانن ئەو جیاوازیە کە لە وڵاتەکانیان هەیە لە کاتێکە وڵاتی زۆر پێشکەوتون لە ڕووی سیاسیە و لە ڕووی کۆمەڵاتیەوە لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی هەموو بوارەکانی ژان پێشکەوتن حتا لە ڕووی ئینسانیەوە کۆمەڵێک چەمکیان هەیە زۆر لە پێش ئێمەوەشن ئێمە هەموو سەردانی وڵاتانەمان توانەمان بەڕوونی بینی بۆ نمونە لەسەر مستەوای علاقاتی شخصی هیچ کەسێ پرسیار لە تۆ ناکات لە کوێ دانیشتنیشەجیە بووی ئیشت چیە کارەکە چیە بەدەوای ئەوە ناچێ ئەگەر خوانە کە قەزێکی ئەمنی یاخود قەزێکی خەتەر لەسەر بێ پۆلیس بتابعەت دەکات لێرە نەخێر پرسیار لە هەموو شتێک دەکرێت من قسەیەک لەسەر لە فەیسبوک دەکەم مامۆستا یاسین لەسەر مۆزوعی قسە دەکات قسەکە بەدڵی من نییە ئەگەرم بە دوای ڕێگ و ڕیشە و شەجەری کاک یاسین بزانم ئەم پیاوە لەکوێ عیبێکیە لەکوێ خەلەلێک لە ژیانیا هەبوو ئەمە هێنم تەوزیف یەکەم ئەڵم ئەم پیاوە هەر ئاوا خراپ بوو بۆی ئەم قسەی کردووە ئەم تەوزیفکردن کاریی خراپە ئێمە وەکو ئەحزابی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیە ئەم حاڵەتە دەورونیەمان تێنەپەڕاندووە ئەوەشمان تێنەپەڕاندووە کە بڕین ممارەساتی ڕۆژانی خۆمان لە ئاینەکەمان جیا بکەینەوە لە ڕاستیە ئێمە ئەو شتێک کە جوانە وێنەیەکی جوانە و قیمێکی جوانە تۆکو مەسەلەیەکی ئاینی کە ممارەسەی ئەەکەی ڕنگدانەوەیکی جوانی هەیە و خەڵکیش هەمووی ناچێت قورئان و حەدیث بخوێنێتەوە ئەوانت لە وشان تێبگا لە من و کاک یاسین و سەیری چەمکەکانەکە کاتێک کە من و کاک یاسینە بینێت شەڕ ئەەکەین بەیەکەوە قسە لەسەر تەکفیر یەکتری ئەەکەین لەسەر موقیفێک من بەو دەڵم تۆ پیاوێکی خراپی ئەوە تا بەپی دەقی قورئان و حەدیث تۆ پیاوێکی خراپی ئەوش بە منەوە بەهمانشەوە لێرەوە لە کاکە ئەم بۆ خۆی نەیتوانێت تەجاوزی مەسەلە دینەکەی خۆکە حەدیث حاڵی نەبوو ناتوانێت مەفهومە دینەکە بە من تێبگەێنێ بۆی من وا دەزانم خاڵێکی فاسیل هەیە دەبێت ئینسانی متدەینی هەموو حیزبە ئیسلامیەکان بیکە ئەوش ئەوەیە لە بوجە نەزەری دینی خۆی تەفسیری هەموو شتەکان نەکە هەندێک دیاردی دینی نین دیاردی عادین شتی فکری بەرهەت دەرهاویشتی ئینسانەکان من پیاوێکی مقدس نیم من شخصێکی بێلەکە نیم دابنیشم هەر قسەی بکەم پێم وا بێت ئەمە ببینێڵێم ئەم ئاینە ئەمە بوجە نەزەرێکە بۆ چوونێکە ئەبێ حیزبە ئیسلامیەکان ئیش لەسەر ئەم بەشە بکەن بە بڕای من حیزبە ئیسلامیەکان باشتر لەم بوارەیە کاریان کردووە لەسەر خۆیان تاوەکو ئێمە کە پێویستە ئێمە ئەم مەسەلەیە ئەم خۆناغە تێپەڕێنین چونکە ئێمە ئیشەکەمان حساسترە چەمکی ئاینی پێوە ڕبتە لەبەرەوە دەبێ ودای ئەو خاڵەبی بەڵێ کاک یاسین بە بڕوای تۆ یعنی نەتوانینی ئیسلامیەکان یان نەگەشتنیان بۆی کە ئەوەی کاک بەکر باسی کرد هێمای بۆ کرد بە دەرەتانێکی واکە تەجاوزی کۆمەڵی قۆناخن یاخود بەدینیکردنی کۆمەڵی لە شتەکان زۆرجا مەسائلە خلافێکی سیاسی بچووکەیە زۆرجا سەرەوە کێشە دروستەکرێت بەیاننامە دەرەکرێت ڕەخنا ئەگیرێ یعنی بە بڕوای تۆ هۆکاری چارەسەرنەک و معالەجە نەکردنی ئەمانە لە دوای 26 ساڵ لە جیاوازی نێوان ئەم هێزانەوە ئیشکردنیان لە زمینەی سیاسی کوردستانە بۆچی ئەگەڕێتەوە طبعا ئێمە بێ هەمووان بزانین کە خلافی سیاسیش ئاساییە
وەکو خلافی فقی وەکو مەدارسی فکری وەکو هەر مەدارسێکی تر کە لە مێژووی ئیسلامیا بووە و قورئان ئەو مەجالە ئەدات و هەروەها سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەجالەکە ئەدا خلافاتی سیاسی فقهی فکری لە سەردەمی سەحابە و تابعین بووە و هەر ئەیژمێنێ و جێگەی شانازیشە کە فرە بۆچوونی هەبێ فرە ڕەئی هەبێ لە کایە سیاسیەکانە لە فکریەکانە لە هەموو بارەکانی ترە. من پێم وایە ئەحزابی ئیسلامی ئەوەی کە پێیدا ئەمەزێ لە سەرەتا لەسەر ئەو ڕەتۆ بەردەوام نابێت تا کاتە نەتیجە وەکو هەر دەوڵەت مەبدە بنچینەیە بۆ نمونە ئێران کە دامەزرا لەسەر هەندێک بنەمای بەهێز دامەزراوە بەڵام لە دوایە وردەوردەکە ڕاستێرەکەی معارەزەی بۆ دروستە بێ مەبدەئەکانی کە لەسەری دامەزراوە لە دەستێدا وردەوردە و هەروەها دەوڵەتانێک تریشێ بۆ شێ یاسی ببوورە وەڵامەکەت بیرمەژە پێ دوانیەوە سروشتی دروستبوونی هەموو هێزێکی سیاسیە پێم بەدڵنیایەوە هێز هەیە کە کوڕی خەڵکی کردووە بە تەنووری ئاگری و ئاگر و شۆڕشی بەرگریکردن لە چینی پرۆلیتاریا بەڵام مەستە خۆیان گەورەترین سەرمایه‌دارن متهمن بە گەندەڵی و بەزی سەرەت و سامانی خەڵکیش بێگومان لە ئیسلامیەکانیش هەم بە دووری نازانەوە پێم وایە حیزبی ئیسلامی ئەمە ڕەنگە تازە بێ بۆ خەڵکێک بەڵام من ناچارم بێلم حیزبی ئیسلامی لەسەر کۆمەڵی بنەمادا ئامەزێ وردە گەشاکە هەتا ئەگاتە نزیک بوونەوەی سوڵتە گۆڕانکاری زۆر بەسەرادێت کە گەشتە سوڵتە و دەسەڵات ئەبێت دش بۆ مەبدە و دروشمانە بۆ سێتوانە کە خۆی لە سەرتا بەرزی کردو بۆ چونکە پێویستی بە شۆڕش هەیە شۆڕش پێویستی بە دروشمی ئایدۆلۆژی هەیە شۆڕش پێویستی بە دروشمی ئایدۆلۆژی هەیە لە دوایە دەست هەڵەگرێ بۆی بتوانێت حکم کا بەسەر هەمووانە تەحکم کا بەسەر هەمووانە ئەوەی کە جێی سەرنجە و ئیتیهاممان نەکەن بۆ کە ئێمە جەلدی زاتەکەین جەلدی زاتی خۆمانەکەین ئەحزابی ئیسلامی پێویستی مڕاجعەیە لە سەرەتایە کە دووسە بێ حاڵەتێکی ڕۆحانی لە هەموو بوارەکانە پێویستیمان پێێتی بەتایبەت لەسەر حاڵەتی ڕۆحی ئێمە کە دروستە بین سەرەتا هەر یەک لە ئێمە قوتابخانەیەکی پەروەردەیی زۆر گەورەین زۆر بەهێزین کۆمەڵی خەڵک و کەوادی زۆر بە ڕۆژ پەروەردەکاریسماشمانتیا دروستە بێ هەتا قۆناغێک ئەڕواح لەوە دواکە بەرژەوەندیەکان لێکیاندا بەداخەوە حاڵەتە ڕۆحیەکەمانتیان نامێنێ وەکو مامۆستای بەڕێز ئاماژەی کرد ئەگە بڕوانی بۆ فەیسبوک سێکەن نێوەن ئیسلامیەکانە بەڕاستی عیبە بەڕاستی شوورەیە بەڕاستی شەرمە کادرێکی ئیسلامی بوختان کا بۆ سەرکردێکی ئیسلامی کادرێکی ئیسلامی بێت تەعەن بە درۆ هەڵبەستێ بۆ سەرکردێکی ئیسلامی یا بۆ برا ئیسلامیەکەی خۆی عیبترین شت درۆیە لە درۆ گەورەتە بریتە لە بوختان کە ئیسلامی بێ بۆ یەکتری بکە لە کاتێکە یەقینەن خۆشیێزانێ ئەوش تەحقیقەتی نییە پێ دوایە ئەوەی کە ئێمە سەرکۆنەی مێژووی ڕابردووی خۆمان بکەین کە کۆمەڵە دیاردەی نەخوازە ڕویانداوە ئەمەش هەمان حاڵەتی هەمان حاڵەتەوە مێژوو خۆی دووباراکاتەوە زۆر بەداخەوە کە بەرژەوەندەکەی و ئاخوازیە زۆر بەداخەوە ئینسان بێتە کراسێک لەبەری حیزبێکە لەبەری کەسێکە بێ بە عەبدی کەسێک بۆی کە بیجوولێنێ دینی خۆی بفەوتێنێ بۆ دنیای کەسێکی تر بەڕاستەمە حاڵەتێکی نەخوازراوە خوازیارین و ئەحزابی ئیسلامی پێویستە مراجعەی حاڵەتی ڕۆحانی و جۆرێک لە پەروەردەکردنی نوێ مراجعەی زات بۆ خۆمان و بۆ ئەندامەکانمان بکەینەوە پێویستە بە خۆمان نابچینەوەڵێن جارێک غاندی یا جەواهیرلال نەهرۆ بێت لە نازانم کامیانە ئەڕوا بۆ کۆبوونەوەیە کە چێ لێ کۆبوونەوەکەیە بە کوڕەکەی ئەڵێ سعات ئەوەندەوەرەوە بۆ ئێرە سعات ئەوەندەوەرەوە بۆ ئێرە ئەڕێنەوە بۆ ماڵەوە موعیدەکە تەواو بێ کوڕەکەی ناچێتەوە کە کوڕەکەی ناچێتەوە مودێکی پێچ ئەو جارەچێتەوە پیاڵێ لە کوێ بووی بە کوڕەکەی ئەڵێ من لە لای فیتەر بووم بۆ چاکردنی سیارەکە باوکە کەش کە تحقیقات سێرەکە کوڕەکەی لای فیتەر نەبووە لێەوە تەلەفۆنەکە بزانە چۆنە بێ کە سێنێر لای فیتەر نەبووە سەر ناکەوێت سوار سیارەکە نابێت 9 سەعات دوورە بێ ماڵیان لە شوێنی کۆبوونەوەکەوە ئەڵێ سوار نابم ئەڵێ بۆ ئەڵێ من بە پێچمە بۆ ماڵەوە ئەم 9 سەعاتە بیرەکەمەوە بزانم چ خەلێکمێ لە پەروەردەکردنی توای کە تۆ درۆم لەگەڵاکەی 9 سەعات بە پێ ئەڕاتەوە کابرایەک بۆی تحقیق لەوە بکە چ خەلێکەیە لە پەروەردەی ئەم باوکە بۆ منداڵە بەڕاستی حیفە ئینسانی موسڵمان بوختان کە ئینسانی موسڵمان خۆی ناشرین کە فەیسبوک بەکاربێنێ بۆ تەعەندان لە حیزبی بەرامبەر و لە برا موسڵمانەکەی بە شێوەیەکی گشتی ئەگەر تعقیبێکم هەیە لەسەر جەنابی مامۆستا ینی مەسلەی ئەوی کە ئێستا ئەو دیاردی کە ئێستاکە لە هەندێک کەناڵەکانی ڕاگەاندن و بەتایبەتی ئەو کاناڵە شخصیانی کە تۆڕەکانی کۆمەڵایەتین کە خەڵکانێک ئێستا قسە بە یەکتری ئەڵێن و خەریکی هەڵۆشاندنی خێزانی یەکتری و حرمەت و قەدر و ڕابردوو یەکترین و ئەوانە
منو ئەزام ئەم دیاردەیە خۆی دیاردێکی ئیسلامی نیە ئیسلامەتی قیەم و بەهای مامەڵەکردنیی مرۆڤانی زۆر بەرز و باڵایە لەوانەیە خاڵی احتیزازی هەرە گەورەی هەموو دینەکان لە دنیادا تا ئێستاکە کە بەشەری احتیزازی بکە قیەمەکانێتی لەبەرەوە ئەم قیەمانە یعنی شتی ئەساسین بەڵام پرسیارەکە لێرایەوەیە چۆن کادرێکی ئیسلامی واز لەو قیەمە گەورەیە هێنا ئەچێتە سەر باسی جنێ و یعنی من تێناگەم لە چێژی قیەم زیاترە یا چێژی جنێ و زیاترە من ویستم تۆ بەرمەوە بۆ ئەوە کاکبەکە لەناو کەلتوری ئێمە هەمیشە بەریەکەوتن ناکۆچی لەناو کەلتوری سیاسی و حیزبی بەر لە ئیسلامیەکانیشان ناکۆچیە بۆ بەریەکەوتن نەبووە بە بڕوای تۆ تەجاوزکردن و وهاتنە ناوەی ئەم ناکۆچە کەلتوریانە نین یاخود کاریگەری ئەحزاب و فکرە سیاسیەکانی هێزەکە نەتەوەی و چەپ و ڕادیکاڵەکانەوە دیسانەوە هەمان کەلتور وەکو ئەهێنمەوە بۆ ناو ئیسلامیەکان بەڵام ئەمەی کە تۆ باسیەکەی بەهاو ئەخلاق يعني ئەم بەهاو ئەخلاقە کاریگەری نەبووە لەسەرەوەی کە ئەو کەلتورە دووبارە نەکرێتەوە خۆ یعنی ئێستا تۆ ئەم حیزب ئیسلامیەکان هەموویان شتی جوانیان فێری ئەندامەکانی خۆیان کردووە یعنی من گومانم لەوەدا نییە کە ئینسانی متدەین فێریشتی جوان بووە لە فێری قیەمی ڕازگۆیی بۆ فێری قیەمی جوامێری بووە فێری قیەمی بەخشندەی بۆ فێری قیەمی ڕەحم و بەزەی و ئینسشتی ئینسانی جوان بۆ فێری قیەمی بەزەی هاتن بەلاواز و بێباوکەکانە بووە ئەمانە قیەمی گەورە و جوانن مرۆڤایەتی لەسەر ئەم قیامەتدا مەزراون ئەمە قیەمی دینین یعنی هەر کەسێک لە دنیادا کە دەڵێ ئەمە لە دەرەوەی دین لە دەرەوەی دین نات هەموو لە ئاینەوە هاتووە باشە ئیزەن کادرێکی ئیسلامی کە لەناو هەناوی حیزبێکی ئیسلامی و فکری ئیسلامی واتەتە دەرەوە واز لەم قیەمە جوانانێ ئەچێت چێجنێوەیە ئەچێ بوختانەکە ئەچێ ینی کۆمەڵێک ڕستە ئەڵێ من تێناگەم جار لە بیرمە لە 92 یان 92 مەقالەم نووسی لە دوو شوێنە کاتی خۆی بزوتنەوەی ئیسلامی ئۆرگانێکیە و لەو ئۆرگانە بڵاو کرد بەڵام بەناوی خۆم بڵاو نەکردەوە شت بابەتێکی نەخلەقنەی بوو ینی بەس قاسی بوو ینی بەناوی خۆمە نووسی و پیاوێکی بەڕێزی و جەنابی مامەسا باین کردوتی کوڕم تۆ سەرەتای نووسینتە من دووسی ئامۆژگاری دەکەم لەوەلا ئەگەر نووسیت و ئەگەر قسەت کرد بەم شێوازە قسە بکە یەکەم بەناوی خۆتەوە قسە بکە دوو ئەو قسەیە بکە کە ئەگەر خۆی بینی شخصەکە بتوانێت قسانە بە خۆشی بڵێ ذاتی ئەوە بکەیت جورئەی ئەدەبیت هەبێت ئەو قسانە بکەیت ئەو کەسەی کە ذاتی نییە لە بەرامبەرەکەی خۆیدا بە ناوی خۆی و بە ئەدەبی خۆی و بە سیاغی خۆی قسە لەگە بەرامبەرەکەی بکە ئەمە کەسێکی نوقسانە ناکرێ ئەمە لە حاڵەتێکی تەکاملی و باڵا و گەورەوە ئەخلاقی باڵا و گەورەوە بین دابدا بنشین بچین مستاوی جنێودان و سوکاتیکردن بەیەک و قسەکردن بەیەک من لەو ڕۆژەوە هەتا ئەوگەسەکە خوا تەوفیقیام نەچوومەتە ئەو خەتە لە بەو شێوازە قسە لەگەڵ بەرامبەرەکەم ماکەم و ناشیکەم ڕخنە هەبووە شت هەبووە یعنی من لە فەیسبوک ئەکاونتی خۆم هەبوو پیاوێک کوڕێکی گەنج کۆمەڵە جنێ و قسەی زۆر ناشین و سویک پیام یان دەبوو بڕۆشمایە سەر خەتە کۆنەکە مش وەڵام بایەتەوە یان واز منە فەیسبوکم داخست ئێستا بە ئێستا حەدانیشم بەڵام زۆر خەفەتە خۆم کە دەبینم پیاوێکی وەکو جەنابەت سەدان کەسی دیکە دەبینم زۆر ئازارە چژن بەهۆی ئەوە کەوا لەسەر فەیسبوک قسەیان پێ ئەوترێ ئەمە بەپێی قیەمی دینی مەمنوعە لەناو بابی حەڵال و حرام ممنوعە بە فقه ممنوعە بە قیەمی ئیسلامی ممنوعە بە دین بە قیەمی حتا حیزبی ممنوعە ئاماژەی بە چەمکێکی گرنگ کرد وەکو چارەسەر تەنها باسیەوەی کرد باسی مراجعی کرد بە خۆداچوونەوە میکانیزمی بە خۆداچوونەوە لەم قۆناغی ئێستا چیە خۆ دەیان ساڵای مەجۆمان لە بە خۆداچوونەوە و سەرکۆنەکردنی خۆ هەیە و ئەمانەیە بەڵام ئایا ئێستا دەرەتانی بە خۆداچوونەوە هێشتا لە بەردەستمانە یاخود بەردەوام هەیە ئەم دەرەتان من پێم وایە حیزب ئیسلامیەکان تا ئەندازێکی زۆر بەگشتی وازێن لە قەواعیدی خۆیان هێناوە لەو ڕۆکە سەرکۆنەیان ناکەن باین ناکەن سەرزانشتیان بکەن کوڕم ئەم شێوازانە یعنی کادری وا هەیە لە حیزبێکی دیاری کراوە خەمان زانی مەزوعێکی دروست کرد گروپی دروست کرد بۆ ئیشان جنێودان و سوکاتیکردن بە تەرەفەکەی بەرامبەر یەکێکی دیکە بە هەمان شێوە ئەمە ناکرێ ئەمە بکرێتە قودوە تۆ حیزێکی ئیسلامیت تەنها شانازیەک بۆ تۆ قیەمەکەتە یعنی ئێمە مفخەری ترمان نییە قوربان بانگەشی سەر بەخۆی ئێمە ناتوانین بیکە چکە ئێمە پێشمە کەسێکی دیکە باسی لێوەکە بانگەشی ئیسلاحاتی سیاسی پێشمەش کەسێکی باسی لێوە کردووە بانگەشی مەسەرەن علاقاتی نەوتی و علاقاتی نەودوڵەتی پێشمە کەسی باین لێ کردو ئێمە بانگەشی ئەوە دەکەین مفخەری ئێمە و شانازی ئێمە ئیسلاحکردنی ئەو کۆمەلگایەیە کۆمەلگا با جنێو فرۆش چاک ناکرێ کە تۆ نتوانی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم أما مراجعي ذاته أبي أحزاب إسلامي مراجعي أفرادي خوي بكاه لسر أمتني وأنا نجهاني بعد بنش طرفي بعمري داش ولا بناي أو كحد يفعل حاجة يعني أقصى كان توقيه يعني أبي جورا كان بتشوكا كان بتصوري من أبي وابد أبي محاسبة أبي لسر موضوعها يعني لأنه هم حزب الإسلامي كان عالمي جورحية مربی گەورە هەیە مامەسای زۆر باش هەیە سەرکردی زۆر چاکمان هەیە خەرکی زۆر بەڕێز گەورەمان هەیە بەس من تێناکەم چۆن دەکرێت لە بینی ئەم هەموو وەسەتە جوانەیە کۆمەڵێک جنێو فرۆش لەسەر فەیسبوک خەریکی یەکتری بن و قسەی ناشین و سووک بە یەکتری بڵێن ئەم سەرکردان دانیشتین بڵێ بابا مامەراجعی بکەن ئەمە ڕەوا نییە تۆ نەک بۆ لە بینی ئیسلامیەکان لە بینی خەڵکی دیکەشان ڕەوا نییە ئەم جنێوانە ناکرێت خەڵکی تر بێتە قودوە بۆ تۆ لەو شتەیە بەڵێ کا یاسین هەوڵێکە بوو ئیسلامیەکان تقریبان چەند ساڵێکە بۆ لێک نزیک بوونەوە تەنانە یەک هەڵوێستی کۆمەڵەشت بێگومان ئەگەر ئەو هەوڵانە سەریان بگرتایە لەو مێژووی ساڵانی ڕابردوومان بۆ ئێستا لەوان نەبوو
تۆزێ پاشەکشە بم جۆرە عقلێت و ململانێ نەخوازراوە بکرایە یعنی ئەمانە نەگەشتە ئەنجام پێم وابێ هەر جەنابیش و لەناو ئەو لیژنانابووی وەکو نوێنەرایەتی کردنوانە کە هەماهەنگی و نزیک بوونەوە هەبێت کە نەگەشتە ئەنجام ئایا بەدیلێکی تر هەیە بۆ ئیسلامیەکان زمانێکی هاوبەش بدۆزنەوە بۆی وەکو کاک بەکر ئاماژەی پێکرد ئەو کەوادیرانە لە ناو فەیسبووکە و لە شوێنی کە ئەوە بەرامبەر بە یەکترینەوەستن ئەندازەیەک بۆ ئەوی سبەینە بەر نەفرینی مێژوونەکەونیا نەبێ بە پەڵەیەکی ڕژ لە مێژووی هەریەک لە ناو لەم هێزە سیاسیانە بۆ نەوەکانی ئایندا بەداخەوە هەر هەوڵێک ئەبێت بۆ نزیک بوونەوە لە یەکتری هەنگاوەکان کە شکستێنێ ململانەکان تونترە بنەوە من پێم وایە ڕنگدانەوەی سەرەوەیە ئەم ململانەی کە لە فەیسبووک و لە ئاستی کەوادرابین لێ نەک ئەوەندەی کە بەرپرسان ڕێگریان لێ ناکەن ئەگەر نەک ئەوەندە بەس هاانیان لێن ئێمە سوپاسیانەکەین نەک ئەوەندەی کە ڕێگری لە خەڵکێک ناکەن لە هەندێک ئاستا ناڵێم هەموو بەرپرسەکان بەس هاانیان لێن ئێمە ئەتوانم بڵێم زۆر سوپاسیانەکەین نزیکبوونەوەی ئیسلامیەکان لە یەکتری نزیکبوونەوەی ئیسلامیەکان لە یەکتری پرۆژەیەکی لە مێژینەیە زۆر هەوڵی بۆ درراوە خلافەکان ڕەنگە بەشێکی سیاسی بێ بەشێکی نەفسی بێ بەشێکی پاوانخوازی بێ بەشێکی بەرژەوەندی بێ ئەنوا و ئەشکار شتی تیا هەیە بێگومان بەڵام ئەمە نابێتە مانع کە ئێمە ئەو شتێک کە زۆر زۆر بەرزەوەی کە شۆڕشی بۆکەینەوەی کە لە پێناویە ئەوەی کە ئایندەیە ئەوەی کە قیەمە بریتە لە ئەخلاق ئێمە لەوای هاوکاری یەکتری ئێمە لە یەک لیستیا ڕەنگە نەمانتوانی بێ بگەین نەتیجە بۆم قۆناغە بەس لە قۆناغەکانی ئایندەیە ڕەنگە بگەین نەتیجە کە لەمە نەگەشتە نەتیجە لە کۆمەڵێک بواری زۆری تا هاوکاری یەکترین لە بزانایانە لە خوشکانە لە بواری ڕاگەیاننا لە کۆبوونەوەی هاوبەشە لە دیداری جیاوازە لە کۆنفرانسا لە بەدەرکردنی بەیان نامەی هاوبەشە لە دید و بۆ چومان یەخستنی هەندێک فراکسیۆن و ئەو جۆرەشتانە ئێمە لەگە برانی یەکگرتووە فراکسیۆنی لیستی خزمەت دامەزراوە نیە فراکسیۆنی خزمەت دامەزراوە لە دوای ئەوە احتیمال هەیە لەم قۆناغیان نەگەشت بێتنێ یەک لیستی بەڵام لە دوای ئینتیخابات ڕەنگە فراکسیۆنەکانمان یەک بخەین لەو دوا بەیەک لیستیش داببەزین مەبەستەکە لێرا چیە مەبەستەکە ئەوەیە پەیوەندی نێوان عەبد لەگەڵ خوای خۆی پەیوەندی نێوان عەبد ئەم تاکە ئەم بەندەیە لەبەر چاوی بێ کە ئەگەڕێتوانێ بۆ ڕۆژی قیامەت لە بەردەم خوای پەروەردگارە ڕاوەستێ ئەم ئینسانە محاسەبە ئاکرێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وكلهم آتيه يوم القيامة فردا تاك ئێمە زیندوو ئەکرێنەوە نابێ من خۆم بدۆڕێنم بۆ حیزبەکەم نابێ قیامەتی خۆم بدۆڕێنم بۆ دنیای کەسێکی یاسین بابە دیوێکی ترا پرسیاکەوە پێدوانی هەروەکو خۆشی باسی کرد لەسەر ئەو بنەما و قیامە ئەساسیانە کە دروست بوون لادە پێدوانیە بۆ خۆی نەزانینی ئامانجەکان و استراتیژەکان و بە چه هەنجەتێ ئەم هێزە سیاسیانە دروست بوون و لە پێناوی چیا دروست بوون ئەیانەوێت چی بکەن ڕەزامەندی خوا بەدەستبیان کۆمەلگا ئاسوودە بکەن ببنەمایی خۆشببختی و خۆشگوزەرانی بۆ کۆمەلگا یعنی پێدوانی یعنی بۆ ئەم شتە ئەساسیانە بۆ خۆی لەبیر کراوە بۆیە لەسەر شتە جوزئیەکان زۆر جار خلاف و ناکۆکی ناباش دروستە بێت بە دڵنیایەوە ئێمە ئەساسی دروستبوونی ئەحزابی ئیسلامیش تەپەن خۆناغێک بووە ضرورەتێ بۆ خوازراوە بەڵام کە ڕۆشتوین لە ڕێگای احتیمالە هەندێک لە مەبادی و ئەو شتێکە بۆی دروستبوون یا لە بیرمان چوو بێ یا هەندێک لامەندابێ خۆی ئیسلامی سیاسی بۆ مستەڵەحی کە ئەوستەیە بە شێوەیەکی گشتی بۆ دوو قۆناغ دروست بۆ دووشت دروست بووە بۆ دووشت دروست بووە بەداخەوە نەمانتوانیوە لەگەڵ پرسەنەتەواتەکانی خۆمان بە شێوەیەکی ڕاست و دروست تێکەڵ بین لە سەرەتاوە هەتاوی کە گومانمان لێکراوە بەڵام وردە ئەو حاڵەتانشمان ڕاست کردێتەوە ئیسلامی سیاسی بۆ دووشت یەکیان نزیکە دروستکردنی دەوڵەتی ئیسلامی ئەویان دوورە دروستکردنی یاخۆ دامەزانی خلافە ئیسلامیە کە لە ساڵی 1920ەوە ئیخوان مسلمین لەسەر دەستی ئیمان بەنا بەڕەحمەت بێ دروست بوو ئەم ئامانجانە بووە بەڵام کۆمەڵێک پرسی تر هەیە ئێمە لە دەستمان داوە نەمانتوانیوە پرسە نەتەوایەتیەکان یا هەندێک پرسی خزمەتکردن بە کۆمەڵگەی خۆمان تێکەڵ بکەین یعنی من ئەوەی کە من بزانم ئەحزابی ئیسلامی ئەوەندەی کە دروشمی گەورەی بووە جانبی قیامەتی و هەروەها دەوڵەتی ئیسلامی خلافەی ئیسلامی زۆر کەمتر لەوە دروشمی نانمان بۆ هاوڵاتیان بەرزکردەوە یە دابینکردنی ئەمنیەت بۆ هاوڵاتیان لە کاتێکە کە خوای پەروەردگار باسی مهمەی پێغەمبەرانەکە لە قورئانە فەرمێکی ويضع عنهم إصرهم
والأغلال التي كانت عليهم إصر كولي قرص أغلال كوتوبندي قردني كولي قرصي هر ملتك تشيبيت ودايرنا أو ملته هيتويا هي ملته نانا آوة جيانا ويسود دروش مشينا كوشي كان يكاياسي لا دروش ما هنا صالك أوش لنيوان إسلامي كان ناكوش يكا هلا ناو كردستان إسلامي كانش أندازي إخوان وكونينري جماوري وينا بقى إما باسي يشو آزار كاني خلق إما باسي دروش راست إما باسي أخوة تازية راست لسرتا وتفاعل ما لقلم حالتها زور بكمي كردوا بلان بمدوايو من أويك أمي أرزي جناب تاني بكم نازم لكوتا يعني أنا خلاف ناكوكي ديما ولا بك بقسي كوتاي باش ولا كاك بكر زام تعقيبك لا سبو شنو كايتو كاك بكر تو ايش تعقيبك من شتيكر ما بقول سر او موضوع ابي الله يعني كم اگر كسيك استاكا رجنا منوسي كو جنابت هسه كردوي سرجم اوشتاني كجنيواني كلا سر فيسبوك او تراون بكر واحمد ومحمود وشي والى اخره طبعا وكان هو معروف انه من كادر اسلامي كومر اسلامي ويقرتو اسلامي وبزتو اسلامي واسلامي مستقل وسلفي والى اخره صوفي او معنا هم كوكاتو بيد بك بكتبك تشابيكا بلا خرجينا ايوا بيتان واك اسلامي كان دتوان دروي كيمي علاج مشكله كان ايام كان هم خلق الله بلا على كاك او زماني حالي خوانو او ويني خوانو قصه كان اخوان وكس مختار مونك فرمو قصه كان امانه تواني اصلاحيكم الغايب كان خو دبي هل الدنيا اشتاتو حساب مسألة بكي دبي حساب مسألة بكي هند شد هي لكم الجار رؤى إنسان كنا جناه يجناك لو أنا لبر خوانيك لبر عرفكم الله تجنيك لبر عيدار نبي هند شد هي خرشي محترم نايكا لو أنا لبر خوانيك بس بلام إذا عرفكم الله تكاد رخني لي أجري لبر مسألة نايكا تو لبر أوش بخو أو كارنك شو زي أوي كوكو مع سياسيين إشارة بيد ولا إخوة قريتو لا بخوا قريتي أما يقدو أمي إنسان بيسام بتوبة كردنه كاكا توبة لجناها كري أما جناها خرجي سياسي علماني لسر جناه يقدر حق بملتي خوي كروتي الله من داول لبرده كم كاريش أو ممكن ندو أو كارم ممكن ده توش جناه شيء دينيت كده تاخد بيت توبك يبدر حق بمنك أم جناه نتكدو لحضوري خويا بل أمكان أنا مكردوها أما موضوع كده بقى من الرجول شو علاجي كان شو أما الدمانة ببين اشتكي جوان وينيك جوان بدر لو يكمل لك حزبك هم بلام خد بيت هالشيء جوان بدر لو يكمل عندما يصير كذاتي وحزب من عندما يصير كذاتي وحزب ما وش شيء جورا ديا يعني من ما مسياسين لما وقع يزور بلي والله حزب كانش معنانين شيء جورش معني يعني بلام دبيه هو وسيله ناخوي درست أقصى بلام هندي جارتو الله لا يخوي اندامي مكتبي سياسي حزبي فلانه ابويا وكارينا كذا كاكا وشخصي عاديه برسيالتي كي قرصايا كي لسر شاين تو زياده بلام ام قصيه دبل سرو بخوارو يقيم به كيمجي جوان به كيمجي ارست كلي باش بخلق بوكو شامو ان سيدك وكو يناجي قبل سيدك بشعارنا بينيجي جوان سيدك امريكا ما مساجي اشاره بها ابو رايمن خالد جوهري ورنغ هرشن اما دوا كوتين ولا دوا كوتن كشاتونات وني وبشوازي متكامل سيري اشك بكيتو كوي فريب كيتو بلام هذا زانم ابي ام موضوع مساله كبيره وتر موضوع جواني وناشريني موضوع قيم الرشد الديني واخلاقي كان دبي منتهي او موضوع ببروايت وغيرما بردوام بايندي هذا اسلاميه كان او تاريخي كيسمى برنامج كو سوراغي ميجوا باسي او موضوعاكن استا سروبندي هاتنوي سري صالي كوتشيا يعني اما لبريو بند لو انا ورجو اما بكين بقدوه وبشعار بوخومان يعني عندي اما بروتشويه اجي بدنياي سيريكي بدنياي هم كتاب كان مجموعه كانوا هم سياسيين لمن اختصاصي زياده لهم مجاليه كتاب كان تاريخي كانوا شناشين كان شي كانوا تبعش كان شي كانوا طبعا بالتاكيد كما يقدوا بهم سياسيين وبهم بهم كور جيم روفاتي قصه وانا كان بلام حيفا كاتك جدولي خشتي كان انه سري وخلكان يدواي اما جيلي دواي اما وكرزا وكرك اواني كدواي اما لجاتي عي خيرك ما ممكن نفرت ما بين بالكاكي ايوه او تم بو اما بجيش لجاتي وينيك جوان بو اما بجيبل ام بجيبل اما خالي دي كشان لا اخوه جرينجا لا هموش تجرينت لا اخوه ما مس اشارتي بو حالتها كتبه فرديه شي حضوري اخوه عندي مكتبي سياسي سلك دهدي وتشباكي شي اخوه متعال شباكي بمشت انا هي تو تاتشي شي حضوري اخوه وبه لبرسينوت هي لسر ام جولانا ولا سر ام كلمات انا ابي واز بيني لمشت انا كلمات تغنى ومفخريه معناها مفخريه معنيه من ما هي برنامج كم طاو بكورتي هر مجالك شتي اضافيه يا دو اقصى برسيالك منك بيشتكي ما بيت فرمو من بيوم ويا او خالي هزي اما دەبێت تەنازل لە ئەم خاڵی هێزە نەکەین لەسەر تۆپی ئەم خاڵی بە هێزەمە نەخوارەوە هاتی نەخوارەوە جاریش کە ناتوانین سەرکەوینەوە. بەڵێ کاک یاسین ویستی ئیزافەیە کوێیت و مەجالم پێ نایەوتم وەکو دو قسە دوای لە کۆتایی بەرنامەکە بیکە لەسەر کۆی تەوەری بەرنامەکەەوە ئەو بۆچوونانەی کە لەسەر ناکوت و خلافی ئیسلامیەکان هەیە لە کوردستان جیاوازی بەرهەمێکی ئیجابی هەیە لە گەردوونە لە کەونە جیاوازی باران بەرهەمی جیاوازی سالب و موجەبی هەورە هەردوو مادەیەک لە بابەتێکی مایەکانشە کە هاوشێوە بن هاوتابن بێنە تێکەڵی بکە هیچ بەرهەمێکی نابێ بەس دوو مادە تێکەڵکە ڕەنگە بەرهەمێکی زۆر باشی لێ بەرهەم بێ
ئەخلاق پاسوردی ئینسانەکانە بۆ مامەڵەکردن. پێویستە ئیسلامی و پێویستە ئینسان بە شێوکی گشتی لەگەڵ جیاوازیەکانە، لەگەڵ ناکۆکیەکانە، لەگەڵ خلافەکانە، لەگەڵ ئەو بەرهەمانەیە کە دژبەیەکەن بتوانێت مامەڵەیەکی ئەخلاقیانە بکە. ئافرین بۆ کەسی لە لووتکەی ئەخلاقا بێ. زانایان جوانیان فەرمووە الدين كله خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين. بەڵێ زۆر سپاس بۆ کاک یاسین حەسەن توێژەر لە فقی سیاسی ئیسلامی، سپاس بۆ کاک بەکر حەمەستیق نووسەر و پارێزەر، سپاس بۆ ئەم دەرفەتە و هاتتان بۆ بەرنامەی ئیستۆدیۆی سۆراغی مێژوو. سپاس بۆ هەمووان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی ئەم جارەتە سۆراغێکی تر بەخۆی گەورە و میهرەبانە دەست پێرم. خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.